وەڵاوەی سەرتابی چیرۆکی من لەگەڵ کتێب زۆر کۆنە دەتوانم پێش چوونە قوتابخانەمە و لە دەشتیشە کە ئێمە وەختە ماڵمان لە دەشت بوو باوکم بە حکمی سەر بە سیاسەت بوو لە گوند کتێبخانەیەکی گوندیانەی هەبوو من دەتوانم بڵێم بەر لەوەی کتێب بخوێنمەوە کتێبم لە باوکم بیست باوکم ئەو کتێبانەی دەی خوێندەوە بەشێکیان زۆری بەدەنگ دەی خوێندەوە و من گوێم لە باوکم دەگرت دەتوانم بەر لەوەی خۆم خوێندەواریم هەبێ بەر لەوەی بچمە مەکتەب باوکم کتێبەکانی دەخوێندەوە و کاریگەری لەسرم هەبوو وشە شەعر بابەت هەموو بۆیە پێش چوونە قوتابخانەمەوە من بۆ خۆم قەناعەتم وایە ئەوە تەنیا یەک کتێب نییە کاریگەری لەسەر ئینسان دەکەم چونکە تۆ ئەگەر بڵێیت لەنا ئەو هەزاران کتێبەی هەیەکە مرۆڤێک دەتوانی بیان خوێنێتەوە بڵێت تەنها ئەو کتێبە کاریگەر لەسەر من هەیە غەدر لە کتێبەکانی تر دەکەی زۆر کتێبن کاریگەری لەسەر ئینسان دەکەن و هەمویان پێکەوە کاریگەریەک دروست دەکەن دوجار بەرەبەرە بڵێن شخصیەتی بیرکردنەوەی تۆ دروست دەکەن لەبەرەوە من بۆ خۆم لە سەرەتادا بەهۆی هەژاریەوە هەر کتێبێکی کەوت وایە دەستم دەمخوێندەوە یعنی کتێبێک نەبوو من خۆم هەڵی بژێرم ئەو کتێب دەکەوتە بەردەستم بۆیە لەو فترەدا زۆر کتێب وام خوێندەوە ڕەنگە خەڵکێک پێی وابێ نابێ بخوێن خوێندەوە یا پەشیمان بێ لە خوێنەوەی نەخێر من تێگەیشتم کتێبی خراپیش دەبێ بخوێندرێتەوە چونکە هەر تەنها بە کتێبی باشی ناناسی تۆ تا شتی خراپ نەخوێنیەوە نرخی باشەکە نازانی نامەوێت دەزانی بۆ لەبەر ئەوەی ئەو کتێبی باش زۆرە چ لە کورد وە چ لە دەرەوە چ لە دنیا تەنها کتێبێک یعنی بڵێن هەری بژێرم ناخێر من ناتوانمەوە چونکە هەر کتێبێک خۆی کەسایەتیەکی خۆی هەیە ئەو کەسایەتە کاریگەری لەسەر خۆتەیە ئەوەی کە مەسەڵەن دەڵێن ئەو کتێبە یەکەمە فڵان یەک کاریگەری هەیە ئەمە جۆرێک بازارێکی بڵێن ئەدەبی نییە بەڕای من بازارێکە ئێمە فێر بووینە لە هەموو سوچەکانی ژیان بڵێن یەکەم و دووەم و سێم یعنی ئێستا من بۆ خۆم ڕێیەکم هەیە سارانە نۆبلی ئەدەب دەدرێتە نووسەران بەڵام لە پشتی ئەو نووسەرێک کە نۆبلی ئەدەب وەردەگری نووسری زۆر گەورەی تر هەیە کە ڕەنگە دەژمری و نۆبل وەرناگری لەبەرەوە ئەو ڕوئیەی کە فلان کتێبی یەکەمە من پێم وانیە ئەو یەکەمە بێ بەو شێوەی بۆ گریان بەڕاستی من لە فترەی ژیانی خۆم تەبیعی گریان هەیە بەڵام یەکەمین کتێبی کە منی گریان دەبێ ئەو وەختە نەبوو باوکم کتێبی دەخوێندەوە جارێکیان لەیلە و مەزنووی دەخوێندەوە من هێشتا خوێندەواریم نەبوو مناڵ بووم بەڵام لە تەنیشتی هەر توڕ کوڕما بووم ئەو باوکم بەدەنجێکی نەرم خۆش دەی خوێندەوە گەیشتە ئەو شوێنەی کە باوکی مەزنون دەچی لە سەحرا دەبینێ مەزنون لەگەڵ مامز و کەروێشک ئەوانە خەوی لێکەتووە دڵی نایە بانجی بکات دەی شێلی مەزنون کە هەڵدەسێ ئەوجا لە شعرەکە زۆر ئەگە لە بەرمی دەڵێ مەزنون هەڵسا زۆر بە کەساسی سەیری کرد باوکی خۆی نەناسی لێرە باوکم فرمێستی هاتە خوارەوە منیش دەستم بە گریانە کرد ئەوە یەکەم کتاب منی گریان ینی بەڵام ئەو کتابە خۆم نەخوێندەوە باوکم دەیخوێندەوە و منیش گوێم لێ دەگرت کتێبی خوێندنەوە ئەزانی چۆنە خۆی مەواقفێک کە بدگرێنی مەواقفێک کە لە ناخۆ بتهژێنێ زۆرە مەسەلەن ئەو کتێبانەی کە باس لە ئازاری بەشەریەت دەکەن ئەو کتێبانەی باس لە ئازاری مرۆڤ دەکەن بە تاک ئەو کتێبانەی باز لە ئازاری نەتەوەیەک دەکەن هەموو ئەمانە من تا حدێک کە خوێندومەتەوە لەنە ئەگەر فرمێسک دەنجیشم گریانی لێوە نەهاتوێ بەڵام فرمێسکی ڕوحیان پێڕێشتم لەبەرەوەی مێژوو پڕە لە غەدرکردن لە مرۆڤ و بەشێکی ئەو غەدر و زولمانە نووسراون و وێنەکراون حتمما کە ئینسان دەیان بینێ جۆرە گریان شەرنی مەرزنی هەر گریان بەدەنگەوە بێ بەڵکو گریانێک کە تێکەڵ فکر و ڕوحت دەبێ دەرگریێنی وەڵی من ئەوەی خۆزگە بخوازم هەر ئەوەیە کە من کتێبەکانی خۆم هی خۆ من یعنی لەبەر ئەوەی ئەو کتێبەی کە باشە و نووسەرێکی گەورە نووسیوەتی پیرۆزی ئەو بێ بەڵام من تەمەنا دەکەم و هەرواشم کتێبەکانی خۆم من نووسەریانم
ئەوە ئەگەر بتوانم مەسەلەن بەوەی کە کتێبەکانی من و سەریان بوو خەڵکی تریش پەسەندی بکە ئەمە بۆ من کارێکی باشە بەڵام من پێم وایە ئەگەر هیوای ئەوە بخوازم کتێبی نووسەرێشتری من باە وەک ئەو باڵندەیە لێدێک کە دەچی لە ناو هێلانەی باڵندەیەکی تر هێلکە دەکا و بێچۆی خۆی بەخێو دەکا ئینسان دەبێت خواوەی کاری خۆی بکات چەند ئاستی چۆن بوو گرفت نییە بۆیە من باشترین کتێبێک کات خۆزگە بخوازمی خۆم بێ کتێبەکانی خۆمن ئەوە تەنیا یەک کتێب نییە دەکا مەسەل ستایل دەگۆڕێ ئەزانی چۆنە مامۆستا کتێب لە شتێک پێک نایە تەنها ستایلی نووسین نییە زمان نییە ناوەڕۆکە مەسەلەن زۆر شتە من لە بەردەوامی خوێندنەوەی خۆمدا دەتوانم بڵێم لە لێکۆڵینەوەم لە ئەفسانە من لە ساڵی 1986ەوە خەتەغشتێنەی نووسی دوجار لە ماستەر و دکتۆرا هەردووچی هە لەسەر ئەفسانە بوو و لێکۆڵینەوەی تریشم کرد دەتوانم بڵێم ینی بە شانازیەوە لێکۆڵینەوەکانی خۆم لە ئەفسانەدا ستایلێکی خۆمە من ڕێزکەی نووسیشمە لە پێشەکی کتێبەکەم ڕێزکەی هیچ نووسەرێکی ترم هەڵ نەگرت ئەوە معنای ئەوە نییە بەدڵم نییە نا پرسم پێکردن و لە شوێنی سفادەشم لێکردن بەڵام هەوڵمدا شێوازێکی خۆم هەبێت لە خوێندنەوەی ئەفسانە من ئەفسانەم بە کللتوری کوردیشی کردەوە نهاتم لە ژێر تیشی نەزەریاتی دەرەوە سەیری ئەفسانەی کوردی بکەم بۆیە لێکۆڵینەوەکانم من خاوەنی ستایل خۆم لە لێکۆڵینەوە ئەفسانەیەکانم بەڕاستی کورد زۆر دەوڵەمەندە لە ئەفسانە هەر یەکجار زۆر دەوڵەمەندە چونکە من بۆم دەرکەوت کۆنترین ئەفسانە کە لە مێژوودا سەری هەڵداوە لە کوردستانە کە تۆمار کرابێ سۆمەریەکانیش بە پێی ڕەوتی مێژوویی بەشێکی کوردستانین وە بەشێکن لە زنجیرەی پێگەیشتنی میلەتی کورد بۆیە ئەو مێژووە دەوڵەمەند و کۆنا وای کردیە کورد خاوەنی ئەفسانەیەکی دەوڵەمەند و کۆن بێ زۆر شت ماوە دیراسە بکرێت لێکۆڵنەوە بکرێت وە کەمیش کراوە بە ڕێژەی ئەوەی کە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین باچی مەسەلەن ئێستا میلەتێکین ئێمە زۆر زاراوەی زمانمان هەیە بنزارمان هەیە ئەمانە هەمووی زانستی زۆرێک زانستی زمان بە زمانێکی سەر بەخۆیان دادەنێن بەڵام ئەگەر هەموو دوزار بێنەوە ناو بڵێن بازنەی زمانی کوردی هەر یەکی بۆ خۆیان کولتورێکی دەوڵەمەندیان هەیە مەسەلەن ئەگەر بچێ ناوچەی هەورەمان بچێ ناوچەی لۆڕستان بچێ ناوچەی زازا بادینان سۆران لۆڕستان هەموو ئەمانە هەر یەکی کللتورە هەتا مەسەلەن دەقێکی ئەفسانەیی هەیە لە سۆران بە شێوەیەک دەژێڕدرێتەوە لە لۆڕستان بە شێوەیەکی تر لە هەورەمان بە زۆرێکی تر ئەم زۆرە دەوڵەمەندی کللتورەکە دروست دەکا کە ئەرچی لێکۆلەر گران دەکا خۆشی دەکا و گرانی دەکات چونکە بە دوای ئەوەدا دەگەڕێندەبی ئێمە ئەو دەقە لە شوێوە هاتووە چۆن پەڕیوەتەوە لە زارێک و بۆ زارێک و لە پەڕیوەکە چی بەسەر هاتیە چی زیاد کردیا چی کەم کردیا ئەم ئەوەرمان زۆرە بەڵام بەداخەوە لێکۆڵینەوەمان کەمە لەبارەی خوێندنەوەی کتاب و کتێبێک زۆر جار بخوێنە من شاریش دەنووسم سێ دیوانی شاریشم هەیە لە شارێکدا بە ناوی حەسرەتی کتێب دەڵێم تەبیع شارەکەم لەبەر نییە بڵێم من شاری خۆم پێ لەبەر ناکرێت بەڵام باسی ئەوە دەکەم دەڵێم ئێستا من زۆر بە پەلەم بۆ ئەوەی بتوانم جارێکی تر هەموو ئەو کتێبانەی لە ژیانم خوێندومەتەوە جارێکتر بیان خوێنمەوە یعنی ئەمە حەسرەتێکی منە چۆن هەتا دەچیە پێش ئەوانەی بینی و تا حەزەکەی جارێکتر ببینیەوەی خوێندوتەوە حەزەکەی جارێکتر بخوێنیەوە و تەمەنای ئەوەش دەکەم ئەو کتێبانەی کڕیومە و کە تا ئێستا نەمخوێن و ئەوانیش بخوێنمەوە تەمەنا دەکەم ئەو کتێبانەش بکڕم کە تا ئێستا نەوکڕیم و پێویستە بیان کڕم و پێویستە بیان خوێنمەوە یعنی ئەم حەسرەتەی من بۆ ڕابردوو و ئێستا و داهاتوو لەگەڵ کتێب بەردەوامە من بە حەکمی لێکۆڵینەوە ینی ڕەنگە ئەدیبێک کە تەنیا شعر دەنووسێ یا ڕۆمان چیرۆک دەنووسێ کتێبێکی زۆر بگەڕێتەوە سەری بەڵام لەبەرەوەی بەشێکی ژیانی من دنیای لێکۆڵینەوەیە ناتوانم تەنیا بگەڕێمەوە ڕەنگە وەختم نەبێ بە پێویستیم بەوەیە کە زۆر سەرچاوە ببینم بگەڕێم ئەمە بۆیە کەمتر کتێب هەیە حەزەکەم مەسەلەن
بە شێوەیەکی گشتی زۆرێک شاعیرە کوردەکان جار جار زیاد دەگەڕێمەوە سەریان مەسەلەن لەوانە نالی مەسەلەن بابەت تاهیر گۆران زۆرن شاعیرە کوردەکان کلاسیکی نوێەکان جارجارە دەگەڕێمەوە ناو دیوانەکانیان بەڵام برێم ئەوە نییە کە دەگەڕێمەوە دیوانەکە سەر دەبەر زارشتر خوێنمەوە چەند شوێنێکی دەخوێنمەوە ئەوەش بەپێی کات وەختەکە تۆ ئەزانی جاروێ لە دنیای لێکۆڵینەوە ماندوو دەبی پێویستیت بە پشوویەکەیە جێ لە گۆرانیەک بگری یا شعرێک بخوێنەوە لەو کاتانەدا دەست بۆ دیوانەکان دەبم کە زۆرێک لە ئارامیت پێداخشتەوە لە دنیای لێکۆڵینەوە دەتێنەوە ناو دنیای خەیاڵ چونکە لێکۆڵینەوە لەسەر عەقڵ و واقع و بەڵگە ئیشەکە بەڵام ئەدەب دنیای خەیاڵی فراوانە بەڕاستی من کتێبی خراپم خوێندوتەوە ڕەنگە زۆریشم خوێن بێتەوە بە حکمی ئەوەی گوتم لە سەرەتادا من ئیمکانیەتی ئەوەم نەبوو ئەو کتێبە بکڕم کە خۆم دەمەوێ چیم کە دوایە دەست دەم خوێندەوە بەڵام دوجار تێگەیشتم وەکو پێشترش باسم کتێبی خراپیش پێویستە بیخوێنیەوە چۆن بۆیە پەشیمان نیم لەوانە خوێندومەتەوە بەڵام تەمەنام دەکرد وەخت و کاتن زۆر هەبێ بۆ ئەوەی کتێبە باشەکانی زۆرتر خوێنمەوە بەڵام کتێبی خراپیش بۆ خۆی ئیسفادەیەکی هەیە ئینسان نابێت لە خوێندنەوەی کتێبی خراپ بترسێ یا تەنها بچێتە ناوبرێ ئەو کتێبە باشە خەڵک پێی دەڵێن باشە ئەوە بخوێنێتەوە تۆ دەبێت خۆت اختیاری خۆتەوێت لە کتێبەکان و خاوەنی خوێندنەوەی خۆت بی لەو کتێبە چونکە ئەوە بۆ دەسەلمێنێک کە تۆ خۆت چۆن کتێب دەخوێنیەوە بەڵام بە دوو ڕەوتی بازار کەوتن ئەو کتێبە باشە تۆ بچی بخوێنیەوە نا پێم وایە دەبێ شێوەیەکی ئاسۆییمان هەبێت لە خوێندنەوەی کتێبە وە لە کتێبی خراپ نەترسێن مەسەلەن یەک لەوانە باسی شەڕی جیهانی یەکەم و دووەم و کۆن کە کارێکی زۆر خۆش نییە ئێستا بچێتە ناوی بەڵام من لەوەشدا خوێندومەتەوە ماندووشی کردوم بەڵام پێویستە بیخوێنمەوە ڕەنگە من تەمەنا بکەم قەت شەڕ ڕوو نەدا بەڵام ناچارم مێژووی شەڕ خوێنمەوە ئەمڕۆ ڕۆژگارێکە بە زۆر هۆ ژیان گۆڕاوەوە بە تایبەت خوێندنەوە و کتێب و سەقافەت لە وڵاتی مە زۆرێک لە لاتەری کەوتووە یا بڵێن زۆر مەقبول نییە بەڵام ئەمە شتێکی کاتیە ئەگەر تەمەشای ڕەوتی پێشکەوتنی میلەتان بکەین ئەوە خوێندەواری و کتێبە میلەتانی پێشخستووە بۆیە کەسانێک کە لە دیدێکی کورت تەمەشای ژیان ناکەن نابێ بەگەڵ ئەو ڕەوتەکەون کتێب چ ئیسفادەی ما خوێندنەوە دەمانگەینی تەکوێ ڕەنگەم قسانە زۆر لە ڕۆژانە جێمان لێ دەبین نەخێر ئێستا دەبێت بە وردی بخوێنینەوە ئێستا دەبێت باشتر بخوێنینەوە لەبەرەوەی میلەتێکی ئێمە هەر ڕۆژێ پشتی لە خوێندنەوە کتێب کرد پتر دوا دەکەوێت ئێمە تەمەنمان درێژە لەگەڵ شۆڕەشی چەکداری و ڕاپەڕین و خوێن و سەرکەوتن و سەر نەکەوتن بەڵام بە ئەم جارە سەرەتایەکی بەهێزمان هەبێ بۆ خوێندنەوە شۆڕش لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی ڕۆشنبیری لە ڕێگەی زانست ئەوانە شمووی لە ناو کتێبە بۆیە ئێمە دەبێت کتێب بە شتێکی پیرۆز بزانین.